بەڵێزان و خۆشەویستانمان ئەم مانگی مەولودەوە بانیش ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری عەزیزمانە صلی الله علیه وسلم لە هەمووی گرنگتر لەوەی گرنگتر کە یادی ئەو لەدایکبوونی بکەین گرنگە کە کار و کردەوەکانی وە ئەو ڕۆژتە جوانانی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە ئێمەش شوێنکەوتی ئەو سونەتەی بین و جێبەجێ بکەین کە بێگومان هەم بۆ ئەم دنیامان هەم بۆ ڕۆژی دوایشمان پاداشتی لەسەر وەردەگرین. بۆیە ئێمە لە بەرنامەی پەیامی ڕۆژ ئەم چەند ڕۆژی کەما هەڵدەدەین هەمیشە بەردەوام هەر گۆشەیەک یاخود تەوەرێک بابەتێکمان هەبێت لەسەر ژیانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم و ئەو کار و کردوانەی کە کردێتی و ئەو ڕۆژتە جوانانەی کە هەیە ئێمەش شوێنکەوتی ڕۆژتانە بین وەکێک لەو بابەتە زۆر جوانانەی کە هەیەی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ئەوەیە کە شەفاعەتی و تکاکاریەتی بۆ ئومەتەکەی کە لەو دنیادا یەکێک دەبێت لەوانەیە کە زۆرترین شەفاعەت و تکاکار دەبێت بۆ ئومەتەکەی تاوەکوی کە ئومەتەکەی و مسلمانان بە ئاگری دۆزەخ نەسووتێن و هەمویان بخرێنە بەهەشتەوە هەمیشە بەردەوام لە فەرمودەکانیدا ئاماژەی بەوە کردووە کە من ڕۆژی دواییدا دەبمە شەفاعەتکار و تکاکار. بەڵام ئەوەی کە گرنگە بزانین ئەوانە کێن کە بەر ئەم شەفاعەتی پێغەمبەری عەزیزمان دەکەون صلی الله علیه وسلم و مسلمانان دەبێت لەم دنیادا کار و کردەوەکانیان چۆن بێت بۆی کە ئەگەر هەڵەوکەم و کورتێگە بوو بەر شەفاعەتی پێغەمبەری عەزیزمان بکەون صلی الله علیه وسلم. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لە ڕانیەوە مامۆستا حەسەن عەلی مامۆستا ئاینیمان لەگەڵ دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خوا لەبێ بەڕێزم موفق بی سەربەرز بی ئینشاءالله. زۆر سپاس دەکەین مامۆستا گیان. بابەت چییە لە شەفاعەت و تکاکاری پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بۆ ئومەتەکەی؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله ومن اهتدى بهداه. دیارە شەفاعەت بۆ خۆی تەوەسوتە ناوەنجیریە، مەبەست لە ناوەنجیری ئەوەیە کەسێک دەبێتە شەفیع و تکاکار بۆ کەسێکی تر بۆ ئەوەی کە سوودێکی پێ بگەێنێ یان بۆ ئەوەی کە زیانێکی لێ دوورخاتەوە. دیارە بۆ معنایە دیارە هیچ کەسێک بەقەدەر پێغەمبەر ناتوانێت سوود بە ئومەتەکەی بگەێنێت عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەی کە ناڕەحەتیەکانی لێ دوورخاتەوە و بۆ ئەوەی گەورە و چاکەکانی بەنسی بکات. دیارە ئێمە دوو جۆر شەفاعەت و تکامان هەیە. جۆرێکیان لە دنیادایە کە ئینسان تکا دەکات بۆ کەسێک بۆ ئەوەی وتمان چاکەیەکی بەنسی بێ لە شتێک ببەخشرێت، کارێکی بۆ جێبەجێ بکرێ، بۆ ڕایی بکرێ. پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام ئیشفەعوا تؤجەڕوا، ئێوە تکا بکەن خێرتان دەگات. و لە کاتە بەریرە لە مێردەکەی جیابەوە کە ناوی موغیث بوو، موغیث زۆر دەگریا، لە صحیح موسلیمە هاتووە، زۆر ناڕەحەت بوو. پێغەمبەری خوای تەعالا زۆر حەزی کرد و پێیوت بگەڕێتەوە بۆ لای مێردەکەی، فەرمی ئەی پێغەمبەری خودای تەعالا تۆ ئەمرم پێ دەکەی یان نافەرمی نەخەیر، من تکا دەکەم، شەفاعەت دەکەم. کەواتە تکاکردن یعنی ئەوەیە کە تۆ دەتەوێت بەڕاستی کارێک بکەی ئەو کەسێک کە بە تەنیایە هەست بە ئومێد و بە هیوایەک بکە بۆ ئەوەی پاڵپشتێکی بە قووەت و بەهێزی هەبێت. دیارە ئەمە بەبەست لە شەفاعەت لە قیامەتە لە دوا ڕۆژە و لەو شەفاعەتەشە دوو جۆر شەفاعەتمان هەیە. شەفاعەتێک کە تایبەتە بە پێغەمبەری ئازیزەوە عەلەیهی سەڵات وەسەلام و شەفاعەت و تکایەکیش کە پێغەمبەر لەگەڵ پێغەمبەرانی تر و ئیمانداران و فریشتەکانیش تیا بەشداری دەکەن. جا دیارە گەورەترین شەفاعەت ئەو شەفاعەتەیە کە هەر هەموو بەشە دێت لە قیامەتە بە ئینس و جن و مەلایکەتەوە پێویستی پێیەتی، لەبەرەوەی کە خەڵک لە مەوقیفا ڕادەوەستێت چاوەڕوانی ئەوە دەکات کە بەرەو مەسیر و داهاتووی خۆی بڕوە، بەڵام خەڵکی بەرچاوێکی ڕوونیە نازان پەنا بۆ چێ بەرن، پەنا بۆ ئادەم دەبەن، پەنا بۆ نوح دەبەن، بۆ ئیبراهیم، بۆ موسا، بۆ عیسا، هیچیان ناتوان ئەم تکایە بکەن هەتا دواتر عیسا پیان دەفەرمێ بڕۆن بۆ لای بەندەی خوددا محەممەد بە ئەو تکاتان بۆ بکە. بۆیە پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام سوزدە بۆ خودای تەعالا دەبات، دەرگایەکانی دوعای لێ دەکرێتەوە. ئەوجا خودای تەعالا پێی دەفەرمێ
يا محمد ارفع رأسك سرد برسكروا واسمع تسمع بويا قصة كانت بقول وتسمع بويا قصة بك وقصة كانت دبيستي اشفع تشفع تكابك تكاكان ورد جيري كواتا أوزا في غمر خداي تعالى داوا دكات وهي أم دعانا أم تكاي في غمر خلق برو موقف دروا برو مصير برو داهاتي خوان درون كخلق هرهم يتمناي أم كاتو أم وقتدك بويا بودا قتري شفاعتي عظمى شفاعتي هر قورا چونکە حتا پێغەمبەران و ئینس و جن هەر هەموویان چاوەڕوانی ئەو مۆقیف و ئەو کاتە دەکەن و پێغەمبەر لەم مەقامەدا مەحموودە واتە سوپاس کراوە لەلایەن هەموویانەوە وەبعەث مەقامە مەحموودەن الذی وعدتە دیارە ئەو مەقامەیە کە بۆ پێغەمبەری ئازیزمان بەڵێنراوە عليه الصلاة والسلام وتكا دكات وخل لو موقفها رزقاري دبيت برو مصيري خوان درون وبرو آسوي خوان درون لا ديارة يما أما شفاعتي قوري بيدلن بلان ديارة شفاعتي تريش من هي بو بيغمبري خو عليه الصلاة والسلام كتايبة بو أويش داخل بوني بهشته چونك درقاي بهشت ناكريت ولا بيش بيغمبري خداي تعالى بو هيج كسيك بويا بيغمبري خواده فرمي عليه الصلاة والسلام آتي باب الجنة فاستفتح من ديما برد درقاي بهش داواي كرنوي درقادكم فيقول الخازن من أنت درقوانا كدلي توشي فأقول أنا محمد دلي من محمد أويش دلي فبك أمرت ألا أفتح لأحد قبلك من فرمان بيكراوا كالبيشتو أم درقايا بو هيج كسي شيتير نكموا وشفاعتك من هي هل تايوتا ببيغمبري خوا عليه الصلاة والسلام كلا أمتك يا حفتا هزار كسو زور لو زياتر ببي حساب لي بيشانوا دسنا بهج وكو لفرمودي صحيحي بيغمبرا هاتوا وهروا ايامت كايج كشماني هي تايوتا ببيغمبر لچندين فرمودي بخاري مسلمة هاتوا كتكادك أبو مامي أبو طالب كإيماني بينهنا بلان لدنيا دا زور هاوكار وزور پشتیوانی بوي أووا بيغمبري خواه تعالى دعاء دكا كلا دوزخا يعني سزاكي أهون بكري وجاب بكري ولا سزا كان لكي بباوران ديارا كومولك تكاو شفاعتي تريشمان هي كبيغمبران ديكن وإيمان داران ديكن وهين ديك دلين بيغمبري خواه تعالى قمان لو دانيا كأوش التعبة بو كبيغمبري خواه تعالى فرموي شفاعة لأهل الكبائر من أمتي تكاي من بو أو كسانيه كتاواني قوري أنجام داوا لأمتك من وبعامتر بيغمبري خواه تعالى لكاتك باصي شفاعتي كير ها والله وتيان أي بيغمبر شفاعتك بوشيا فرموي أنتم ومن لا يشرك بالله من أمتي بو ايو بو همو أو كسانيه كلأمتك من هاو بش بو خداي تعالى بريار نادا ديارة وشفاعتي شيء بو رفع درجات لبهشتا وكو كتمان أماش بيغمبري خواهي تعالى ديكات ديارة شفاعتي ترشيه كبيغمبران ديكن وملائكتكان ديكن وإيمان داران ديكن بونا من الإيمان داران خلشي كلا أجرايا توشي تاوان بون لأجرزجاريا النبوة إيمان داران تكان بودكن خداي تعالى درفتيان بيردا كهاوريا كان كر الدنيا درجاليان بون أهل إيمان بون بلان بهوي تاوان وكوتون أجر بو أوي كرزجاريان كانوا ودستيان بقرنو دريان بينن ديارا أم شفاعتش هي زور باشا ما بشال لخمان بكين مامسا أو كسانكين كبر شفاعتي بيغمبر درودي خواهي لسر بيدا كون أو مرجكاني چين مسلمان دبي چه كارو كردويكي هبه بو أوي بر أو شفاعت بكوت بله يخل هي من قرينجا باسك ما أقول بلان فلسفي شفاعة يعني شيء حكمة يعني شيء لشفاعة أبوي ما لوتي بقين بله ديار حكمته فلسفي شفاعة أوية كإنسان يأسو بهوايو بأميدي لإنسان دول بخريته
دائما دەرفەتی زۆر لە بەردەم ئینسانە دەکرێتەوە گەورەترین هیوا گەورەترین ئومێد ئینسان ئەوەیە کە ئومێدی بە پەروەردگاری خۆی بێت بۆیە پەروەردگار دەیان دەرگا لە بەردەم ئینسانە دەکاتەوە بۆ ئەوەی کە لە دەرگایەکانی بدا لەمیان نالەو بۆ ئەوەی کە خودای تەعالا ڕەحمی پێ بکە ئەمە یەک دووەمیشیان گەورەی پێغەمبەری ئازیزمان دەگەیەنە عەلەیهی سەڵات وسەلام میهرەبانیەکەی لەگەڵ ئوممەتەکەی کە لە دنیادا خەڵکی ڕزگار کردووە لە ئاگر لە قیامەتیشا هەر بە تکای ئەو خەڵک لە ناڕەخۆشی و ناڕەحەتی و لە ئاگر هەر ڕزگاری دەبێت سێمیشان ئەوەیە کە بەڕاستی ئیماندار بە هیچ شێوەیەک نابێ یەئس و بێئومێدی و بێهیوایی بناسێ چونکە لەبەر ئەوەی دەرگایەکانی ڕەحمەت لە بەردەمی مرۆڤ زۆرن هەر کەسێک تووشی بێهیوایی بوو گومان لەوە دانیە کە بەرەو خراپتر و بەرەو داڕوخانێکی خراپ دەڕوا لە حەیات و لە ژیانی خۆیدا ئەوەی کە جەنابەت باست کرد دیارە شەفاعەت بۆ خۆی دوو مەرجی سەرەکی هەیە یان دەتوانین بڵێن سێ مەرجی سەرەکی هەیە مەرجێکیان ئەوەیە دەبێت شەفاعەت بە ئیزنی خودای تەعالا بێت من ذا الذي يشفع عنده إلا بإذنه مەرجی دووەمیان ئەوەیە کە ئەو کەسی شەفاعەت دەکات دەبێت جێگای ڕەزامەندی خودای تەعالا بێت و ئەو کەسەش کە شەفاعەتی بۆ دەکرێت هەر دەبێت جێگای ڕەزامەندی پەروەردگار بێ بەڵام شەفاعەت بۆ چێیە وەکو لە باقی فەرموودەکانە هاتووە گرنگترین خاڵ گرنگترین هۆکار بۆ بەرکەوتنی بۆ مەشبەتبوونی شەفاعەت ئەوەیە کە ئینسان بەڕاستی موحید بێت ئیماندار بێت شەریک و هاوڵ بۆ خودای تەعالا پەیدا نەکا چونکە پێغەمبەری خودای تەعالا فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام أسعد الناس من أمتي بشفاعتي من قال لا إله إلا الله مخلصا بها قلبه كواتا أما زور قريقا إنسان أهل توحيد يكتا فرستي بيت ولا درجاني خداي تعالى كوتبيت كسي تر نناسي بپرستراو بمعبود أولا هموي قرنگترا كإنسان أميد بو شفاعت دروز دكا لباشان يما حالات من هي بيغمبري خواه تعالى فرميويتي هر كسي كجوي لبانك بو والله بانجي دايوا وتي اللهم رب هذه الدعوة التامة إلى آخره دفرمي حلت له شفاعتي يوم القيامة هر کسی پارێزگای لەسەر ئەم دوعای وەڵام دانەوێ بانگ بکە شەفاعەتی من دەیگرێتەوە لە حەدیثا هەر کەسێکی کە سەڵاوەت لەسەر پێغەمبەر لێدا بەیانووی ئێواران شەفاعەتی پێغەمبەر دەیگرێتەوە کەواتە ئێمە هۆکار زۆرن بۆ ئەوەی کە لە شەفاعەتی پێغەمبەر نزیک بینەوە زیاتر و زیاتر کەواتە دەبێ ئێمە جێگای ڕەزامەندی پەروەردگار بین زیاتر بۆ ئەوەی شەفاعەتی پێغەمبەر زیاتر بمانگرێتەوە تەناوتمان لە ئومەتی پێغەمبەرە هەر کەسێک موحید و یەکتاپەرست بێ ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر چوو بێتە ئاگریش ئەم تکا شەفاعەتە هەر دەیگرێتەوە خۆشتر لە هەموو ئەوانش ئەوەیە کە خودای تەعالا دەفەرمێت وەکو لە فەرموودەکە صەحیح بوخاریە هاتووە شفع النبيون والملائكة والمؤمنون ئەوانە پێغەمبەران شەفاعەتیان کرد فریشتەکان شەفاعەتیان کرد هەروەها ئیماندارانی شەفاعەتیان کرد ولم يبقى إلا رب العالمين ئەوجا پەروەردگار دەمێنێت کە لەگەڵ ئەهلی ئاگر و خراپەکارانە کە بەڵام موحیدن یەکتاپەرستن چاکەی خۆی بنوێنێ و بەشێکی زۆر لەوانەی کە لە ئاگران خودای تەعالا ڕزگاریان دەکات تەمەنا دەکەن کە ئێمەش بەرشەفاعەتی پێغەمبەرکردن لەگەڵ ئێوەی بەڕێز و هەموو گوێگرانە ئینشاءالله ئینشاءالله مامۆستاگیان مامۆستا لە مانگی مەولودان و بەیانی یادی لە داگیری پێغەمبەر و سەروەرمانە صلی الله عليه وسلم تا چەند گرنگە هاوشانیەوەی کە خەڵکی ئاهەنگ دەگێڕن و دڵخۆشن بەو ڕۆژە کە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم لە دایک بووە و هاتووە ڕەحمەتە بۆ هەموو جیهان هاوشانی ئەوە کار و کردەوەکانمان بەو شێوازە بێت کە بتوانرێت لە ڕۆژی دواییدا پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم شەفاعەتمان بۆ بکە هاوشانی و دڵخۆشیی کە هەیە دەردەبڕێت بۆ لە دایکبوونی کار و کردەوەکانیشمان بەو شێوازە بێت کە ببێتە تکاکە لە ڕۆژی دوایی بۆمان گومان لەوە دانیە کە
بە هەموو شێوەیەک ئینسانی ئیماندار دڵخۆشە لەدایکبوونی سەروەرەکەی وە گومان لەوە دانێت کە بۆ مرۆڤایەتی بەگشتی بۆ ئینسان بە تایبەتی هیچ شانازی و مەفخەرەیەک لەم ڕەسوول اللهە گەورەتر نییە. زانایان دەفەرمون بە تەتەبوع و بە دوواداچوو بمان دەرکەوتووە لە مەخلووقدا هیچ مەخلووق و دروستکراوێک لە پێغەمبەری خوا گەورەتر نییە. خدای تەعالا بە هیچ کەسێکی نەفەرمووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین، تۆ ڕەحمەتی بۆ هەموو جیهانیان، بە هیچ کەسێکی نەفەرمووە وما ئەرسەلناکە ئیلا کافەتەن للناسی بەشیرە وەنەذیرە، بۆ هەموو کەس هاتووی، بە هیچ کەسێکی نەفەرمووە لە عەمڕوکە. بەڕاستی ئێمە خوای تەعالا سوێن بە گیانی لە خوددا دەخوا، کەواتە وە شەفاعەتی گەورەش بە هیچ کەسێک ناکرێ تەنیا بە پێغەمبەر نەبێ، و هیچ ئومەتێکیش بەقەدر ئومەتی ئیسلام بە تکاکردنی پێغەمبەر ئومەتەکەی خەڵکەکانی ناچێتە بەهەشتەوە. دەی ئێمە بەشێک لەم وەفایە بەرامبەری ئەم پێغەمبەرە گەورە ئەوەیە کە بە لەدایکبوونی دڵخۆش بین، ئەوەیە کە یادی بەرز ڕابگرین، ئەوەیە کە شوێنکەوتوی کردارەکانی ببین، ڕەفتارەکانی ببین، گوێڕایەڵی بکەین، ئەوەیە کە ڕێبازەکەی بەرگری لێ بکەین، ئەوەیە کە بتوانین وێنایەکی جوانی نیشانی خەڵک بدەین، ئەوەیە کە بتوانین بەڕاستی محەبەت بۆ پێغەمبەری خودای تەعالا بەس بە قسە نەبێ بە کردەوەی دەرببڕین، ئێمە بتوانین لە پێناوی بەرزڕاگرتنی دینی پێغەمبەر کاتمان سەرفکەین، زانستمان سەرفکەین، مەنسەب و پلەمان بەکاربێنین، دەسەڵاتەکانمان بەکاربێنین، پارەمان بەکاربێنین، تواناکانمان بەکاربێنین و ماوڵ منداڵمان لەسەر ئەمە باربێنین. ئەگەر بەدەست توانیمان وەکو جەنابتان لە ڕێ ئەم میدیا جوانانەوە کە بەڕاستی ئەمە جیهادێکی گەلێک گەورەیە، گرنگیدان بە پێغەمبەر ئێمە ئەم مانگە بقۆزینەوە، چونکە نوح دەیفەرموو إني دعوت قومي ليلا ونهارا ربي إني دعوت قومي ليلا ونهارا. نوح أمي قوستوا كالشوا لروجا بتنيا بجماعة لسرقا كان لما كان دي إما ما أنجك ما لبدرس دا خلق بأساني بدق ما نودي بوكاكي إما لما أنجها شي بخلق دلين خونا كاكا شريك بخوا بيدا كدلين ورن بيغمبركتان بناسن ئەوە معجزەکەیەتی، ئەوە ڕێبازەکەیەتی، ئەوە ڕێوشوێنەکەیەتی، ئەوە کاریگەریەکانیەتی، ئەوە ئاکارە جوانەکانیەتی. پێغەمبەر بەو شێوەیە دەبێتە ڕزگاری کارمان، ئێمە بەو شێوەیە دەتوانین شانازی پێوە بکەین، بەو شێوەیە دەتوانین ڕێبازەکەی زیندوو بکەینەوە، بەو شێوەیە دەتوانین لە قیامەتە تکامان بۆ بکە، بەو شێوەیە دەتوانین لە خزمەت یابین لە قیامەتە، بەو شێوەیە دەتوانین ڕووی ئەوەمان هەبێ بڵێن ئومەتی پێغەمبەرین، ئەم پێغەمبەرە خوددا باسی کردووە، ئەم پێغەمبەرە بۆ خۆی لەدایان فەرمودیان باسی کردووە، ئەم پێغەمبەرە ئازیزە عەلەیهی سەڵات وسەلام لە سەدان و هەزاران کتێب و نامیلکەیە باسی کراوە. باسکردنی ئەمە چی خراپێکی تێدایە و چی شتێکی ناهەمواری تێدایە؟ بۆیە زۆر گونجاوە بەڕاستی ئێمە لانی کەم یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمان بقۆزینەوە، بیکەینە هەرێک دەرفەتێک بۆ زیاتر و زیاتر ئاشنابوون بە پێغەمبەر. کەی بە پێغەمبەر ئاشنا بووین و لێی تێگەیشتین، ئەو کاتی ئەمە ناچارین زیاتر خۆشمان بوێ، زیاتر لێی نزیک بینەوە، زیاتر شوێن پێیەکانی بکەوین، زیاتر دیفاعی لێ بکەین، زیاتر فەرمانەکانی جێبەجێ بکەین، زیاتر بە خەڵک بیناسێنین، زیاتر ڕێبازەکەی وێنا بکەین. ئەمە شتێکی لابد وایە، چونکە بۆ هەتا جوان تێنەگەی جوان ڕەفتار ناکەی. ئێمە بەڕاستی نوقسانیمان لەوە هەیە کە وەکو پێویست لە ڕێبازی پێغەمبەر تێنەگەیشت بین. بۆیە ڕێبازی پێغەمبەر لە هەموو بوارەکانی ژیانمان، لە حکمڕانیە، لە بواری سیاسیە، لە بواری کۆمەڵایەتیە، لە بواری زانستیە، لە بواری تەعایش و پێکەوە ژیانە، لە بواری تێگەیشتونە، لە بواری کرانەوەیە، لە بواری عەزەمەت و هێزە، لە بواری ڕەفتار و ئەخلاقە. بۆیە ڕەنجی وەکو پێویست نەداوەتەوە لە ناو ئێمە، لەبەر ئەوەی کە وەکو پێویست ئێمە نەماتوانیوە وەکو خۆی بیناسین. خەڵکێک وا دەزانێ شوێنکەوتنی پێغەمبەر و یادی پێغەمبەر ئەوەی کە بە سەڵاوەت لێ بدەین. بەڵێ ئێمە
صلاوات شتێکی زۆر باشە خوا فەرمانی پێکرد أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما إن الله وملائكته يصلون على النبي بەڵام هەموو شتەکان بە سەڵاوات تەواو نابێت هەموو شتەکان بە نوێژ تەواو نابێت دەبێت ژیانی پێغەمبەر دابەزێ بۆ ناوە تەواوی سێکتەرەکان و کاکانی ژیان لەو پەڕی دەسەڵات و حکمڕانی و بگرە هەتا کونجی مزگەوت و کونجی ماڵەکان و هەتا بازاڕ و هەموو بوار و مەجاالەکانی ژیان. مامۆستا شەفاعەت داوا دەکرێت یان ئەوە تا ئێمە دەتوانین خۆمان داوا بکەین هیچ کاتێک هەیە کە ئەم شەفاعەتکردن بچێتە بابی شیرکە و مسلمان لە جیاتی ئەوەی کە خێری بۆ بنووسرێ بەڵکو وای لێبێت کە ئەسڵەن نەکەوێتە بەر شەفاعەتی پێغەمبەر. شفاعة دوزرة من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة له كفل منها. كسيش تكاي شاك من هي تكاي خراب من هي تكاي شاك خير الدقات اللي سري تكاي خراب بنص آيات جناح الدقات اللي سري مثلا تو كسيك خراب كار مجرمة دشي برجلي دكي دواي أعذاري دكي أجر زاند أعذار كردني أم كسا زیاتر سەر دەنێ و سەرگەرم دەکاتەوە گوناح دەگاتە لەسەر تاوان هاوکاری بکە چونکە خوا دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان لەسەر چاکە دەبێ ئێمە هاوکار بین نەک لەسەر خراپە هاوکار بین کەسێک بەرامبەری تۆ تاوانێک ئەنجام دەدا بەڵام دەزانی لێبوردەیی تۆ یان دەزانی کە تکا لەو کەسە بکەی بیبەخشی ئەم کەسە بە خۆی دادێتەوە واز لە خراپە و تاوانەکە دێنێ أو بس أمور دنيوية وايا يعني بو تكاي بو بكا كفعلي بو بكا يعني بو أوي لم نراحتي رزقاري ببيت قمان لو دانيا كأم كسا كخاوني كساعتي شي بريز بيت بري هلي شي كردو بلان بخوي دادي توان أم هلي دوباره ناكا توا كواتا لدنيا نشدهر بخوي وايا تكاكتن بو خرابة هي تكاكتن بو تشاكة هي تكايك خرابة لبكيوتو خرابة تکایەک چاکەی لێ بکەوێتەوە چاکە گومان لەوە دانیە کە تکای خراپ هەیە بۆ ئەموری دینیش تو نابێت لە قەبرێک تکا بکەی نابێت لە جنێک تکا بکەی نابێت لە مەلایکەتێک تکا بکەی نابێت لە مردوویەک تکا بکەی دەبێت تکا لە کەسێک بکەی کە بتوانێت کارەکەی تۆ ڕاپەڕێنێ لە ئەموری دنیاویدا تەکلیف لە کەس کارەکەی تۆ ڕاپەڕێنێ بۆ ئەموری قیامەتی منداڵت بەداتەیە باران بۆ بارێ لە نەخۆشی چاکت کاتەوە خوالت خوش بێ بتخاتە بەهەشتەوە لێ تووڕە نەبێ لە درازی بێ لە دۆ ڕزگارت کە بەر شەفاعەتی پێغەمبەرت کە سەربەزت کە بەچێ دەکرێت بە خودای تەعالا دەکرێت بەڵێ پێغەمبەری خودای تەعالا ئەگەر خوا ڕێگای نەدا خۆ دەتوانێت چی بکات پێغەمبەر بەڵێ بەڵام ئەوە خودایە پێغەمبەرەکەی گەورە کردووە بەرزی کردوتەوە ڕێزداری کردووە کەوای لێ کردووە ببێتە شاسواری مەیدانی قیامەت کە لە هەموو کەسێک باڵا دەستر بێت باڵا بەرزتر بێ بتوانێ بەڕاستی ئەوەی کە ئەو دیکە بە ئیزنی خودای تەعالا بە هیچ کەس نەکرێت چونکە سەرەتای تکای پێغەمبەر بەچی دەست پێ دەکات بە سوزدە بردن بۆ خوددا بە پارانەوە لە خوددا بەجێبەجێکردنی فەرمانی خودای تەعالا بوویە ئێمە کە بەتەمای تکاین باشتر ئەوەیە لە دوای ئەوە کە ئیستیعانە بە خودای تەعالا دەکەین با هەوڵی خۆمان بدەین بەڕێگای ئەم ڕێبازەدا بڕۆین کە ڕێبازی خوددایە و شوێنکەوتنی پێغەمبەر بوو ئەوەی ئێمە بەڕاستی تەواو سەربەرز بین لەم کایماندا هەم لە دنیادا هەم لە قیامەتان و بۆی زۆرترین پشکمان هەبێ لە بابەتی شەفاعەتی پێغەمبەری ئازیز و شەفاعەتی فریشتەکان و شەفاعەتی ئیمانداران لە قیامەتە. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا حەسەن عەلی مامۆستای ئاینی لە شاری ڕانیۆ لەگەڵمان نەبوو.